کاتی ئەنجامدانی کاری شوانی لە چیای گۆشینە بەرمین کەوتووە بە سەختی بریندار بووە بەشێکی قاتی ڕاستی دەستداوە گەنجێک کە دەرچووی ئەم ساڵی زانکۆی سۆرانە لە چیای گۆشینەی سنووری ئیدارەی سربەخۆی سۆران بەیانی ئەمڕۆ بە بەرمینەکەوێت و بۆ هێوە قاچێکی لەدەستەدا جا ڕابەر ئەنوەر بەرپرسی ڕاگەیاندنی دەستگای مینی هەولێر لێرەیە زانیاری زیاتر لە وەرەگرین کاک ڕابەر سڵاوت لێبێ تەندروستی ئەم گەنجە چۆنەوە چۆن لێ بۆ بەچمە بەستێک بەداخەوە بەرەبیانی ئەمڕۆ ئەم گەنجە کە دانیشتووی ناوچەی سۆرانە لە کاتی ئەنجامدانی کاری شوانی لە چیای گۆشینە بەرمین کەوتووە بە سەختی بریندار بووە بەشێکی قاتی ڕاستی دەستداوە ئێستا لە ژووری نیشتەگەریە سەرقاڵی ئەنجامدانی نیشتەگەری لەلایەن پسپۆری دکتۆری پسپۆر. تەمەنی گەنجەکە چەندە بێ و باس لەوە کرا کە ئەوە دەرچووی زانکۆی سۆران بێت لەدایک بووی 1995 بەڵێ ئەم ساڵ دەرچووی زانکۆی سۆرانە لە کاتی هاوکاریکردنی ماڵبادەکەی لە کاری شوانیدا بەرمین کەوتووە. ساڵ بە گشتی چەند کەس لە سنووری ئیدارەی سۆران بەرمین کەوتوون؟ ئەوەی جێگای سەرنجە لە سەرەتای ساڵەوە لەسەر ڕاستپادەی ڕێز بەڕێوەبەری گشتی کاروباری مینی هەولێر بەڕێبەراتی وشیاری و تیمەکانی وشیاری ڕاستپارت هەموو ئیمکاناتێکی پێویستی خستنە بەردەست بۆی هەڵمەتێکی چڕ و فراوان هوشیارکردنەوە ئەنجام بدرێت. خۆشبەختانە لە ڕێگەی یەکی دیزاینی ئاینی ئیسلامەوە لە ڕێگای قوتابخانەکان بەڕێبەراتێکی پەروەردەکان هەموو تیمەکانی وشیاری بە شێوەیەکی چڕ پەیامەکانی وشیاری گەیاندراتە چ لە ڕێی سۆشیال میدیا چ لە ڕێگای ئەنجامدانی سمینار و کۆڕ و کۆبوونەوە هاوڵاتیان بە شێوەیەکی باش وشارکردنەوە ئەوەی جێگەی نیگەرانی ئێمەیە زۆرێک لەوانەی کە بوونە قوربانی بەداخەوە بەهۆی ڕەچاونەکردنی و با بڵێن پابەندەبوون بە ڕێنمایەکانی خۆپارێزی. چەند کەس بەرمین کەوتون؟ لە سەرەتای ساڵتاکو ئێستا بە ڕووداوەکەی ئەمڕۆژەوە 7 کەس بەرمین کەوتونەوە یەکەچیان گیان لەداوە و 6 تریش بریندارن. زۆری ڕووداوەکانش بۆ ئەگەڕێتەوە کە هاوڵاتیان پابەندی ڕێنمایی هەموو ئەو ناوچانەی کە ڕووداوی مینیان تیا ڕووداوە نیشانەکانی خۆپارێزی ناوچەی می ڕێژکراون ئیدی بەهۆی پێش گوێنەگرتن لە ڕێنمایەکانی هوشیاری کە لەلایەن بەڕێبەراتی گشتی کاروباری مینی هەولێر دەچن بەرمین کەوتونە.